خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتتان لە دەڤەری ڕاپەڕین پێشکەش دەکەین لەگەڵەوەی کە کۆمەڵی قەیران لە هەرێمی کوردستان بەردەوامە یەکێک لەو قەیرانانەی کە بە بەربڵاوی سنووری دارێ ڕاپەڕینی گرتوتەوە ژمارەیەکی زۆر لە گەنجانیان ڕوە و هەندەران کۆچ دەکەن ئەمەش وێڕایەوەی کە خواستی خودی گەنجەکانی لەسرە بەڵام کۆمەڵێک گرفت لە سنوورەکە وەرێمی کوردستانیش بەجێ دەهێڵێت جگەلەوەی ئەوان نیشتیمان جێدەهێڵن و سەروەتێکی مرۆین بەڵام دڵی دایک و باوک و کەسوکاریشیان تا هەتایە بەشکاوی دەهێڵنەوە ئێمە لەگەڵ هاوکارانم ئەمانەوێ لە هۆکارەکانی زۆری کۆچکردن لە دەڤەری ڕاپەڕیم کۆڵینەوە بەوەی کە ڕانیە پڕێتی لە گەنجی چالاک و خوێنی تازە کە زوو درک بەڕەخنە و سەرنجەکان دەکەن یەکێک لەو چالاکوانە گەنجانەی کە لە ڕانی هەمیشە بەدەم کێشەکانی گەنجان و خەڵکەوەیە پرسیاری لێ دەکەین ئاخۆ هۆکاری ئەو لێشاوە کۆچە لە شاری ڕانیە بۆچی دەگەڕێتەوە ئەو چالاکوانە کاک محەممەدی حەلاق کە لە شاری ڕانیە هەموو گەنجان دەیناسن کاک محەممەد سڵاو دەبێ ڕەنگە ڕۆژانە تۆ گوێبیستی ئەوبی کە هاوڕێکانت لە گەنجان سەفەر دەکەن نەهامەتەکانیان دەزانی هۆکاری ئەوە بە تایبەت هۆکارێکێ تایبەت بێت بە شاری ڕانیا خود هۆکارەکان گشتین سڵاوتان لێبێ دیارە ئەو هۆکارانەی کە بە لێشە و کۆچی گەنجانی گرتوتەوە گەلێک زۆرنەوە هۆکارانە و هەموو شار و شارۆچکەکانی گرتوتەوە هەتا بە جنوبیشەوە بڵین بەداخەوە ئێمە دەتوانین هۆکارەکان پۆلێم بکەین بەسەر چەند بەشێکەوە کۆمەڵێک گەنجمان هەیە کە خوێندنی تەواو کردووە دەیەوێ ژیانی هاوسەرگیری پێک بێنێت وەکو لە بەرچاوی هەمووتان ڕوونە تەواوی پێداویستەکانی هاوسەرگیری گران بووە تەواوی پێداویستەکانی دروستکردنی خانوو گران بووە و هەلی کار زۆر کەم بووە خاستن لە ڕانیە هەلی کارمان کەمە بەداخەوە ئەوەی هەیە هەلی کار دابەش بووە کۆمەڵێک ئەوانەی کە ئیشیان هەیە لە ناو شارەکە و لە ناو بازار و ئیشی باشیان دەستکەوتووە بەشێکیان مۆزەفن و کاریش دەکەن و ئەو گەنجانەی کە بیر لەوە دەکەنەوە کە وڵاتە جێ بێڵن هەم خوێندنیان تاوا کردو شادی زۆر باشیان هێناوە بەڵام ناتوانن ئیش بکەن ناتوان دامەزرێن ڕۆژانە هەیە پەیوەندی بە تۆ بکات بڵێت منداوە ینی بە دوای هەلی کارێکا بگەڕێ و دەستی نەکەوێت لە بێکاریە زۆری بۆ بێت و بڕات من نمونەیەکتان بۆ دێنمەوە ڕافقێکی خۆم هەیە لە پۆلی شش پێکەوە لە سەریەک تەخلیدا دەنشین ئەو هەندسەی تەواو کرد نیش بەشێکی ترم تەواو کرد ئەو گەنجە تاکو ئێستا بێ ئیشە لە ساڵی 2012 زۆر جار هەوڵی داوە ئاخیر جار کە هەوڵێکم بۆ داوە بۆ ئەوی لە چێشخانەیەک ئیش بکات لەوێش ئەندازیارە و لە چێشخانەیش بکات ئێمە 10 ساڵ 11 ساڵ پێش ئێستا هاوڵاتیانی سنووری ئێران داهاتن بۆ ئێرە بۆەوەی ئیش بکەن کە دەیانگوت ئێمە شادەی هەندەسەمان هەیە یاخود بایۆلۆجیمان تاوا کردو پێمان سیر بوو دەمانگوت چۆن دەبێ ئەو شادە بەرزانیان هەبێ بۆ دەرەجە بەرزانەوە دانەمەزرا بوون بەڵام ئێستا بەداخەوە ئەو کێشە گەورە بەرۆژی گەنجانی هەرێمی کوردستانی گرتوتەوە کە بەڕاستی بۆ شێوە دیاریکراویە لە ڕانیانی گەنج دەڕوا کاک محەممەد ئێرە وەکو بۆ خۆتان دەزانن ئێرە سەر سنوورە کاتی خۆی لەو ناوسانەی ئێمە ئیش و کار زۆر هەبوو بەڵام بەداخەوە ئێستا سنوورێکمان هەیە کە بە تەواوەتی نەکراوەتەوە سنووری جێلێ تەواوی ئیش و کاری لەو ناوسەیە پەک خستووە بۆ خۆم ئێستا زۆر جار دەمەوێت بە دوواداسوون کەم کردوشمە زۆربەی دوکاندارەکانمان کە من لە هەفتەی پێشوو بە دوواداسوون کردو زۆربەی دوکاندارەکانمان ناتوان کاڵا زیادکەن بۆ دوکانەکانیان وە زۆربەی موچەخۆرەکانیشمان ئەو پارەی کە لە بەردەستیانە بە نمونە ئێستا 3 مانگە موچە بە لێبڕینەوە درێ بەڵام لە کاتی خۆی تۆزێک بازاری خۆش کرد و بەڵام ئەو مانگە کە 5 ڕۆژ 6 ڕۆژ موچە دواکەوت دیسانەکە ئەمانە هەمووی بە هۆکاردا دەنێ بۆ کۆچی گەنجان بە دڵنیاییەوە گەنج کە کاری دەست نەکەوت کە نەیتوانی زەواج بکات ئەو هەموو هۆکاری سەرچین بۆ ئەوی گەنجەکانمان کۆچ بکەن بۆ هەندەرە و لەو شارەی ئێمەدا وەکو بۆ خۆتان ئاگادارن و لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانی کۆمەڵێک بەرپرس کە لە پەنجەی ئەو دەستانە تێناپەڕێن دەستیان بەسەر هەموو مڵک و ماڵێکدا گرتووە و گەنجیشکە و نەحەق و نەعەدالەتیە دەبینی ئەوەندەی کە هەرێمی کوردستانی لەبەرچاو دەکەوێت فکر و هۆشی دەسێتە سەر ئەوەی کە بچێتە هەندەرە دەستخۆش سپاس بۆ تۆ کاک محەممەد سپاس دەکەم لەگەڵ ژمارەیەک گەنجی تر قساکەین و لەگەڵ مام
لە قەرەباڵغترین شەقامی ڕانێدا کە ڕۆژانە گەنجەکان تێیدا کۆ دەبنەوە گفتوگۆ لەگەڵ ژمارەیەک چالاکوان و گەنج دەکەین پرسیاری هۆکارەکانی کۆچی گەنجانیان لێ دەکەین سڵاوتان لێبێت ڕوخسە تێدانیشم تازە داگەشتمە سوپاسدانەکەم ئەگەر مایکەکە لای تۆ بێ کاک ئاماچ لەو شارە گفتوگۆیەکی زۆر هەیە قسەیەکی زۆر هەیە کە گەنجێکی زۆر لێرە سەفەر دەکا کۆچ دەکا هۆکارە سەرەکیەکانی و هۆکارە تایبەتەکانی ئەو دەفەرە بۆچی دەجێڕێتەوە بەخێر بێت سوپاس دەرفەتێکی باش ئەمڕۆکانە با بڵێین بابەتێکی گرنگەوە بابەتێکی هەنووکەیی سەبارەت بە دۆخەتی گرنگی ژاری لە هەر مجتەمەیەکدا بە تایبەتی کۆمەڵگەی ئێمە کەویش بریتێ لە بابەتی پرسی گەنجان سەبارەت بە دۆخی گەنجان و کۆچی گەنجان ئەم بابەتە فرەڕەهەندە دیاردەیەکەوە چ ڕاستە باگراوندێکی تاریخی هەیە بەڵام ئەمەی کە ئەمڕۆ لە کوردستاندا دەگوزارێ کەمتر ڕەبتی بەو هەلو مەرجە نێودەوڵەتی ترەوە هەیە کە با بڵێین تایبەتی بێت دەگەڕینەوە بۆ نقطەیەکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە دۆخی ئیداری حکوومەتەکان لە دنیادا هاندەر و پاڵنەری ئەمن کە گەنج بەرەو ئاراسەیەکی تر هەنگاو بێت لە کوردستاندا ئێمە کۆمەڵێک پێکاتی جیاوازمانەیە هەم لە حیزبەکان هەم لە حکوومەت هەر لە پەرلەمان حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن کە پێکاتەکەی بریتیە لە ئەحزابی سیاسی لە کوردستاندا ئەمانە لە ئاستی تموح و خواستی سیاسی ئابووری ئیداری گەنجاندا نییە بەواتایەکی ئەو هۆکارە گشتەکەیەتی بەڵێ لە دنیادا دوو سەرچاوی زۆر گرنگ هەیە یەکەمیان بریتە لە سەرچاوی وزە و سامانە سروشتەکان دووەمیان سەرچاوی مرۆییە سەرچاوی سروشتی نەبێ کارە ینی ئاساییە چونکە توانە بەشەریەکە وا لە ئەو دۆخی ئەو وڵاتە دەکات کە قودرەتی پەیداکردنی گەشەی ئابووری هەبێ لە وڵاتدا بەڵام سامانی سروشتی قودرەتی پەیداکردنی سامانی مرۆیی نییە بەواتایەکی تر کۆمەڵە لە وڵاتانی تر بەدەست کۆمەڵە کێشە و گرفتەوە دەناڵێنە چه سامانی سروشتی چ سامانی مرۆیی بەهێزترین وڵاتانی دنیا کە لە ڕووی ئابووریەوە زۆر بەهێزن لەوانە ئەڵمانیا لەوانە ژاپۆن لەوانە ئەمریکا کە ئەم سەراوسەری دنیایان گرتووە بەدەست کۆمەڵە گرفتەوە ناڵێن ئەوش بریتە لە نەبوونی سەرمایی مرۆیی ئێستا تۆ ترسەت هەیە لەوەی کە ئەمە کۆچە بێتەوەی نەبوونی یان کەمبوونەوەی سەرمای مرۆیی جا ئەمە بەرەو کارەساتی گەورەتر هەنگاو دەنێ کاتێک کە با بڵێن ئەم کۆمەلگە پێشکەوتوانەی دنیا سەرمایی مرۆیان لاوازیان بەرەو کۆمەلگای پیری هەنگاو دەنێن کوردستان خۆشبەختانە ڕێژەی ١٧ گەنجە بەڵام ئەم ١07 احترامی ناگیرێ ڕێزی لێ ناگیرێت داواکاری و خواستەکانی بەدی نایەنێ ڕۆژ بە ڕۆژتۆ دەبینی حکومت قەیرانی قوڵتر دروست دەکاتەوە حیزبەکان لە ئاسی تموحی تاک بە تاکی کۆمەلگەی ئێمە بەتایبەتیش پرسی گەنجان ئەسڵەن لە ئەجێندای هیچ حیزبێک و حکومەتی هەرێمی کوردستاندا نیە تێبینیم کە کاکزانە یعنی هیچ حیزبێکی کوردی هیچ ڕئیسی حیزبێک هیچ پەرلەمانتارێک هیچ فراکسیۆنێک هیچ وەزیرێک بۆ چرکە ساتێک باسی ئەوەی نەکردووە کە بڵێ گەنج ئەو لەوێتە لای من وتوێتی پرسی موچە ئەو لەوێتە وتوێتی پرسە نیشتیمانی و نەتەواتیەکان ئەو لەوێتە یەک دەڵێ خاک تەبەن ئەمەش هەمووی یەک دەڵێ لا مەرکەزی یەک دەڵێ فیدرالی یەک دەڵێ سەر بەخۆ یەک دەڵێ سیستەمی پەرلەمانی یەک دەڵێ نازە تەوان ئەمانە هەمووی لە سیاقی مزایدات یان دەتوانم بڵێم ئیفلاسی سیاسیان هێناوە بۆی ئەم چەمکانە بەکاردێن واتە بەکارهێنانی ئەم چەمکانە جۆرێکە لە کاسبی بەڵام احترامە کاسپێکێک زۆر قێزەون ئەوەی بەواتایەکی تر گەنج لە دەرەوەی ئەجێندای سیاسی و ئابووری و ئیداری حیزبی سیاسی کوردیدایە ئەمە گەر هۆکارە گشتەکان بێ بەڵام هۆکارە تایبەتەکان لەو دەڤەرە چییە؟ بەڵێ بە حکمی ئەوەی ڕانیە قەزایە و قەزاکانیش با بڵێن بەدەست کۆمەڵی گرفتەوە دەناڵێن لەوانە یەکەم نەبوونی کۆمپانیاکان نەبوونی سەرمایە گوزاری بیانی ئەمانە بوونە هۆکار لە بەردەم ئەوەی کە هەلی کار و فرسەی ڕەخساندنی هەلی کار و نەبوونی بەرچاوڕۆشنی لە ئایندا ئەمانە فاکتەری ئەساسین کە گەنج بەداخێکی یەکجار زۆرەوە ئەم سەرمایە بەشەریە گەورەیە لە کۆمەڵگەی ئێمە بەرەو ئایندەیەکی نادیار بەداخەوە سپاس دەکەم یەکێکی تر لەو گەنجانە
چۆنی بەخێر بێت باشی حرمەت بەخێر بێن سەر چاوم هاوڕەکانت سەفەریان کردووە لەو دەڤەرە بێگومان زۆرینە دەبینی ڕۆژانە بێگومان دۆرنەڕۆی دوورازای خۆم لە کەمترین ماوەدا ڕۆستنە دەڕۆن بەهۆی نەبوونی هەلی کارە بەهۆی هیچ ئومێدێکیان هەیە لەوێ کە دەڕۆن ینی هیچ ئاسۆیەک هەیە لەوێ بێ ئەوەی ئومێدێکیان هەبێت کە لە ئێستاوە بەڵێن کە لە تورکیاشەوە بەڕێ بکرێن بێ ئومێدیان هەبێت ڕۆیشتنە لەبەرچێ لەبەر دەوڵەمەندەکان چێن لەبەر چی دەڕۆن هۆکار چیە مەسەڵەن بەرازەکانی خۆت بەخێر بێ هۆکاری نەبوونی با بڵێن کارە هۆکاری نەبوونی بێپارەیە ینی ئەوانە هەموو هۆکارێکن ینی بەڕاستی لە ئێستادا پارە هۆکاری سەرچیە بۆ ژیان بۆ بژێوی ژیان بۆ ئەوەی تو خۆت خێ مەترسیەوە بۆی ڕێگایکی دوور بڕی ڕێگایکی مەترسیدار ببڕی ئەوانەی دەڕۆن دەرچووی زانکۆکانن یان هەرچەنها لە خوێندندا دەبڕێن هەموو زیلێکی تێدایە هەموو چین و توێژێکی تێدایە هەتا بگرێ ئێستا بە تەمەنیش و کابرا با بڵێن ماڵ و منداڵیشی هەر دەڕوە چونکە ئاسۆی دیار نیە ئاسۆی ڕوونی ینی ڕۆژانە لەو شەقامی گوڵە باخ لێرە گفتوگۆی ئەوە دەکرێت کە هەموو گفتوگویەک دەکڕێت هەموو گفتوگویەک بە تایبەتی ئێستا نزیکترین شوێنە نووسنگەیەکی لێ باڵێن بۆ ویزە و بەڕێکردن چۆن دەڵی منبعی بەڕێکردنە ئێرە منبعی گفتوگۆی چوونە بۆ هەندێک تۆ پێت ناخۆش نیە هەموو هاوڕێیان دەڕۆن لە شارەکە بێگومان ینی ئەوانە هەمویان چۆن دەڵێش شوێن جێ دێڵن ینی ئەو گەنجانایی ئەو وڵاتە لەو شارن بێگومان ئەوانە سەرمایە پەیامەت چیە بۆ گەنجەکانی تر مەسەلەن بۆ حکوومەت پێیان بۆ گەنج ناتوانانی پێیان بۆ گەنجدانی کە هیچ دەسەڵاتێک نییە پەیامێکی بۆدانی بڵێ مەڕۆ کە هەمووی ناسارە بڕوات پێیان ئەوێ بۆ دەسەڵات بۆ دەوڵەمەندەکان چێن با بڵێن مستەشارەکانن حیزبەکانن بەگشتی ینی بەبێ هیچ مزاملەیە نەبوونی با بڵێن موچەیە دواکەوتنە با بڵێن چۆن دەڵی پاشەکەوتە ئەوانە هەموو کاریگەری تاویان هەیە بەسەر ئەوەی کە گەنج یعنی بێ ئەمەل بن لە ژیان و ئەو ڕێگای درۆ بڕن سپاس دەکەم تۆ چیت هەیە بۆ هاوڕێکانت ئایا گەنج سەفەرەکە لێرە سەفەر ناکە هاوڕەکانی خۆ سەفەریان کردو کۆچیان کردو بۆ دەرەوە هەر ئەو فترەیە بە هۆکاری چی زیاتر هیچ و کارێکیان نەبە مەسەڵەن سوپاس دەکەم سەرنجی تۆ لەسەر کۆچی گەنجان کاک پێشڕۆ و هۆکاری ئەوەی کە لێرە بلێشاوە کە زۆرە و ژمارەکە زۆرە بۆچی دەجێڕێەوە هۆکاری گەنجان ببوورە کاکامات هۆکار زۆرە لەو شارەدا هیچ ئیش و کار هیچ ئیشێک نییە هیچ کار و کەسابەتێک نییە لەو شارەدا خوێندن شەکەت بووە هەموو بەعام شتەکانیان وا لێ کردووە گەنج بێزار بێ لەو شارە گەنج بێ ئومێد بێ هەموو شتێکیان وا لێ کردووە حکومەتبان قەزوا دەکات بۆ ئەوەی یعنی گەنجان ڕوو لە هەندەران بکەن و گەنج بێ ئومێدکەن لەو شارە هاوڕەکانی خۆت ئەو فترەیە هەبووە مەسەرەن یان لە چاوتوی ئەوەیە بێ سەفەر بکەیان بڕات یان ڕۆیشت بێت زۆر زۆریش لەو شارە هەر زۆر ڕۆشتووە گەنجانێکی زۆر ڕۆشتووە باوەڕکە هەر ئەوەی لێرە ماوە یعنی هەموو دیارە ژنیان هێناوەیان ئەوانەیە مەجاالیان نەبوویان دنا هەمویان بەعام گەنجی و شارەمە ڕۆشتووە دەمەوێت گفتوگوی لەگەڵ بەڕێزت بکەم وەکو گەنجێکی ئەو شارە هۆکار چیە مەسەرەن لێرە گەنجێکی زۆر دەڕوا و گەنجێکی زۆر باز لەوە دەکرێت ڕۆژانە گفتوگۆی ئەوەیە کە لەو شارە گەنج دەڕوا تۆ کە لێرە خاوەن پیشەیت هۆکارەکەی بۆچی دەجێڕێتەوە من بۆ دوسێ هۆکاری دەگەڕێنەوە من گەنجێکم وەگە ئەو گەنجانی ئێستا پێشتر 2007 بۆ 2010 کە ڕوم لە وڵاتی ڕوم لە دەرەوە لە وڵاتی نەرویج کە بینی خۆ ڕۆیشتووی بۆ دەرەوە بەڵێ ئەوەی کە پێشتر بیرم لێ دەکردەوە ئەوروپا ئاوایە بەو شێوەی نەبوو چکە لەوێش کۆمەڵێ مەشاکیل و کۆمەڵە کێشە و غەریبەتی و دوور لە داکوبا بوو دوور لە وڵات و
لەوێژ ئەگەر ئینسان کە ئیژنەکە هەمان تاوس ئەمامە لەگەڵ ئێرە وە لە وەزع لەوێ ناخۆشتریشە لێرە تۆ سیر کە کابرا گەنجێکە 17 ساڵ دەخوێنێ خوێنی تەواو دەکا لێرە هەر بیر لە ئەوەی دەکاتەوە کە چاوەڕێ حکومەت دەکات تاعینی کە بیر لەوە ناکاتەوە لێرە بێت ئیشێ بکە هەوڵدا کە سەعاب ئیش لە خۆی ڕازی کە بزانێت چەند یەکە و داکە بیر لەوەی دەکاتەوە کاکە چەندم دەدەیتێ من لە ئەوروپا سێمانگ من بە سەعبیشم گوتووە کاکە من سێمانگ بۆ بەلاش بۆ ئیش بۆ دەکەم بەس دێم ئیش بکەم جێخە و خواردنەکەم دەیە ئەو کاتێکی ئیشم کردووە ئەوەی کە مەبەستم بۆ ئەمان بۆ پێی گەیشتم سوپاس بۆخوا ئێستا پێت وایە تەنها ئەوەی کە گەنجەکانمان لێرە ئیش ناکەن یاخود ئیشیش لێرە هەڵی گەنجش تێدا و هەڵی حکومەتیش تێدا گەنجێک کە لێرە خوێنی تەواو کردووە کە لێرەدا دەنیشێ بە ئیش و کار ناهێوی ئیش بکە لەگەڵ یەکێکی تر لە چالاکوانان کە بەڕێز کاک بەکر بنگردیە سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان قسە دەکەین کە لە شاری ڕانیەدا دەنیشێت و هەروەها خۆش یەکێکە لەو چالاکوانانی کە ئاگای لە معاناتی گەنجەکانە کاک بەکر هۆکاری ئەو لێشاوە زۆرەی کۆچی گەنجان لە دەڤەری ڕاپەڕین بۆچی دەگەڕێنیتەوە لەبەر کامێرەکە بچینە ئەوێ هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە بە دوواداچوونەکانی ئێوە گرفتەکان چین بە زۆری لە سنووری دارێ ڕاپەڕین بەڵێ دەستان خۆش بێ دیارە بابەتێکە ئەگەر بیت ئیمڕۆ باس و خواسێکی زۆری لەسرە ئەوە شۆکارەکەی ئەو باسخواسە ئەوەیە کە دەبینین کۆچێکی بە لێشا و دەستی پێکردووە لە سەرانسەری هەرێمی کوردستان بە تایبەت کە پشکی شێر بەردەڤەری ڕاپەڕین دەکەوێت هەمیشە هەروە بووە بەپێ ئەو ئامار و داتانی کە لە بەردەستی ئێمەدایە زۆرینەی ئەو کەسانەی کە کۆز دەکەن لە گەنج لە هەرزەکار لە گەنج هەتا لەوانەی کە خێزانداریشن و بە خێزانەوە کۆز دەکەن زیاتر پشکی دەڤەری ڕاپەڕینە دیارە ئێمە باز لە هۆکاری کۆچکردن بکەین هۆکارەکان زۆرن هۆکارەکان دەگەڕێتەوە سەر فراهەمکردنی مافەکانی تاک مافەکانی گەنج بۆ ئەوەی بتوانن لێرە درێژە بە ژیانیان بدەن بەڵام بەداخەوە لێرە هیچ مافێک بۆ گەنج دابین نەکراوە بۆ هاوڵاتیان و گەنج بەتایبەت لەسەر ئەو ژمارە ئەو ڕقەمانەی کە کۆر دەکەن لە دەڤەری ڕاپەڕین هیچ ڕقەمێک لای تۆیە بە تەقریبیش بێ لە ڕێگەی نووسیدەکانی ڤیزە بێ لە ڕێگای بەڵێ ئێمە کە ساڵی 2020 وەربگرین 11,000 ڤیزا بەس لە دەڤەری ڕاپەڕین بە هەردوو قەزا و چەنائێکی تێدایە 11,000 ڤیزا داوا کراوە بۆ وڵاتی تورکیا گومانی تێدا نیە ئەو کەسانی کە ڤیزایان وەرگتووە لە 95 دەتوانین بگرە بەس بەرەوسەریش جارێکتر ناگەڕێنەوە 2020 کە کەرەنتینە بۆ ڕێگاکان نەبووە بەڵێ بێگومان ئەو ڕێژە زۆرەیە کە داوای ڤیزەی کردووە دڵنیاینە لەوەی کە بەشێکی زۆری بۆیە دەڕوات کە جارێکتر نەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوەش یەکێک بوو لە هۆکارەکان کە باسم کردەوە هۆکارەکانە ئەم ساڵی شەجارێکتر وەریگری زیاتر لە 5,000 بۆ 6,000 هاوڵاتی بەسی دەڤەری ڕاپەڕین ئێستا لە قۆناغی نیوەی ساڵی 2021 داین 5 بۆ 6,000 کەس کۆچی کردو بەرەو تورکیا دەبینی لە مایە و 6 مانگانە پشتبەستون بەچی پشتبەستون بەست ئەو سەرچاوانەی کە ئێمە وەک کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا سەرچاوە لە زۆر شوێن وەردەگرین بە تایبەت لە نووسنگەکانی بلیت فرۆشتن تا ئێستا نزیکەی 6,000 کەس لە دەڤەری ڕاپەڕین بەرەو وڵاتی تورکیا ڕۆژوە فترەیەکیش بۆ مەوەستا بوو بە تایبەتی ڤیزە ئەلکترۆنی و چەند ڕۆژ بەڵێ بێگومان بەدەر لەو بە ڤیزە زۆر هەیە بڵێن جارێک ڕۆژتۆ بۆ وڵاتی تورکیا کە گیراوە نردوانێتەوە لە پاسپۆرتەکەی ئەپاڵی لێدراوە بۆ جارێککە داخلی تورکیا نەبێتەوە ئەوانە بە قاچاق ڕۆشتونەوە بۆ وڵاتی تورکیا جارێککە لە عراقی شۆیان لە هەرێمی کوردستان بە قاچاق ڕۆشتووە بەڵێ بێگومان ئێستا دەواازەی ئەوانە تەنها گەنجن یاخود خێزاندار و خەڵکی تریشی تێدا هەمووی تێدایە یەکێکتر لەو گەنجانەی کە لە شاری ڕانیا کە خۆی سەفەری کردووە لە ڕێگەی هەندەرا منداڵێکشی لە دەستداوە گفتوگۆی لەگەڵەکەین هەم لە هۆکاری کاک شەماڵ سڵاو لێبێت بێ هەم لە هۆکاری ئەو لە شاوە کۆچەی گەنجانی ڕاپەڕین پرسیارکەمەوە من ڕێگاکەم بۆ باسکەی کە تۆ ڕۆیشتی هۆکار چی بوو کە خۆت ڕۆیشتی هۆکار زۆر بۆ ڕۆشتنی گەنجان دیارە نەعەدالەتێکی زۆر لە وڵاتە بەدی دەکرێت هیچ گەنجێکی خۆشنی وڵاتی خۆی جێبێڵێت فەرق و جودایەتی زۆر زۆرە لە بینی ئێمە و چینی سەرەوە خەڵکانیش بیر لە ژیانەکەنەوە ئەگەر ژیانێکی خۆشیان بۆ دابین نەکرێت ناچارن
ڕێگەی مەترسی بگرنەوە ساڵی چەند تۆ سەفەرت کرد 25/8/2017 ڕۆیشتم لێرە 22 تووشی ڕوودا بووین چین بۆ ڕۆمانیا لەکوێ واتیان مەسە لەکوێ تووشی ئەو تراژیدا و ڕووداوە بووین ئەمە لە 29 سەرکەوتین لەکوێ سەرکەوتن ئەستەمبوڵە لە ئەستەمبوڵە بەرەو ڕۆمانیا ڕۆیشتن بە ئاودا بە ڕێگەی ئاودا 23 ساعات ڕۆیشتین دواتر تووشی باوباران بووین ڕۆیشتین 82 کەس بووین نزیکەی هیچ کەسێکمان لە ناوچە تا ئێستا 13 کەس لەسەر شوێن تۆ چێت لەدەستدا لەو ڕوودا ڕێکی 3 ساڵان لەدەستدا بەڵام ئەوان هەر برا و کەسی ئێمە بوونەوەی لە دەستماندا ئێوە چۆن دەرباز بوون لەسەر لەو کاتە من خۆم بە چوپێک ڕزگارم کەس لە ئەودا مامەوە دواتر پۆلیسی تورکیا هات ڕزگاری کرد تۆ هەر خۆت و کوڕەکەت بوونیان خێزان کچێک کوڕێکی ئەوان دەربازیان بوو بەستەنەوە کوڕێکە خواسەبووریتاندا کاکی شەماڵ بەڵام ئەو ڕێگە بەز ئەو ڕێگای ئێوە پێیان ڕۆیشتن وا بوو یان بە عام ئەو ڕێگای ئاوا پڕ نەهامەتیە ئەم ڕێگاکەم مەترسیدار و پاساغە بەڵام ئەو ناخۆشی و نەهامەتی لێرە هەیە هیچ شتێک نابێتە ڕێگر بووە سەر من خۆم ئامادەم ئەگەر بێت ئەو 4 ساڵاتمەتەوە هیچ ئیسفادەیەکم بێ نەکرد لە وڵاتە ئەگەر بێت ئەو وڵاتە هەر ئاوا بێت ناچارم دووبارە سەری خۆم هەڵبیمەوە بڕۆ شیداهاتی ئەم وڵاتە بەس بۆ خۆمان نییە بۆ تورکیا بۆ ئێرانە بۆ ئەمریکا بۆ گشت وڵاتێکی دراوسێ بەس بۆ خۆمان نێداهاتەکەی باڵەگرێت و بەرەولایەوەڕێ نەکەشانە لەسەر لوتکە نادات و ڕولێ وەبوولا شەوتی سەرشەقام سەرکۆڵان ناوماوەکان نەگەرەگرێ ئەمجا بەرە کوڕەی دڵتا هەڵدا پڕێ هەموو شێ لە مرواری فرمێسکیان دوای ئەوەی ژمارەیە گەنجمان دواند لە ناو شاری ڕانیا لەگەڵ قایمقامی شارەکە کە ئێستا لەگەڵمە گفتوگۆ دەکەین بزانین تا چەند ئەو هۆکارانە پەیوەندیان بە قایمقام و بە ئیدارەی شارەکەەوەی کە حسن سڵاو لێبێت سوپاس دەکەم بۆ دەرفەتە گەر هەر وردە بڕۆین ئێمە لەگەڵ ژمارەیەکی زۆر لەو گەنجانە قسەمان کرد بێزاریەکی زۆر هەیە نیگەرانێکی زۆر هەیە لای گەنجان لە بەڕاستی بەشێک لە شتەکانیان گشتین مەوزوعی موچە و نەبوونی کار و ئەوانە ئێوە تا چەند خۆتان بە بەرپرس دەزان لەوەی کە ژمارەیەکی زۆر گەنج لەو شارە سەفەر دەکات دەڕوا بەشێکی بەرە و ئاسۆیەکی نادیار بینیمە لە ساڵانی ڕابردوو بەشێکی زۆریان لە دەریاکان خنکان ئەمە کارەساتی گەورەیە قسەی ئێوە لەسەر ئەمە چیە؟ بەڵێ زۆر سپاس زانە سپاس بۆ جەنابتان لە ڕاستیدا و تەوەر و پرسەیەوە هەڵتان بژاردووە پرسێکی گرنگە بەڕاستی لە ئەمڕۆدا کۆچێکی بەلێشاوی گەنجان هەیە بۆ دەرەوەی وڵاتم پێم وایە ئەم کۆچە بەلێشاوی گەنجان لە ئایندەدا کاریگەریی گەورەی بەسەر فەزای گشتی و ئایندەی حکومڕانیان وڵاتەوە دەبێت بۆیە خەمی حکومەتی هەرێمی کوردستان دێ بە پلان و بەرنامەی استراتیژی ڕوبەڕووی ئەم قەیرانە بێتەوە لە هەموو دنیادا هەڵکشان و ئەو تەزەخم هەڵکشانەی گەنج لە پاڵ لایەنە ئیزاویەکەی لایەنە سلبیشی هەیە ئەگەر حکوومەت بە پلان و بەرنامە چکەدایان لێکەوتەی کۆمەڵایەتی و انحرافاتی کۆمەڵایەتی لە نەتیجەی بێکاریدا دروست دەبێت لە کۆمەڵگاکەدا ئێوە هەستان بە لێشاوە گەورەیە کراوە گەنجێکی زۆر دەڵ شارە بەڵێ بە تەکید گومانی تێدانێ ئێمە هەستمان پێ کردووە بەڵام خەمەکە خەمێکی گشتیە بۆیە دەبێت لە ئاستێکی باڵا حکوومەت بە پلان و بەرنامەیەکی استراتیژی ڕوبەڕووی ئەم خەیرانە بێتەوە چونکە لە ڕاستیدا خەمەکان خەمی هاوبەشن ینی لە تەواوی کوردستاندا ئێمە بەدەیان دەستوی خەریجی پێوە تەنها پەیوەندی بە منتیقەکەەوە هەیە کە هەلی کار کەم بێیان بە زۆرەکانی خۆت پەیوەندی بە عامەوە گشتی لەوانەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێک فەرخوزیاوازی هەبێ بەڵام بە شێوە گشتەکەی بە شێوە عامەکەی ئەم پێم وایە پرسەکە پرسێکی گشتیە و خەمەکەش دەبێت خەمێکی گشتی بێ و حکوومەت لە ئاستێکی باڵا لەسەر ئەم پرسە بێتە دەنگ چونکە ئەوەی کە دەڕاتەنا لە سنووری ئیداری ڕاپەڕین و قەزای ڕانیە لە سلێمانی و لە تەواوی قەزا و نەحیە و شوێنەکانی کە کۆچەکە هەیە بۆیە
ئێمە بەدایان دەرچووی زانکۆ پەیمانگاکانمان هەیە لە چاوەڕێی هەلی کاردان لە چاوەڕێی ئیشێکدان لە چ لە کەرتی گچی چ لە کەرتی تایبەتیدا بەڵام تا ئێستاکانە بەڕاستی ئەوەی کە لێرەکانە هەیە ئێمە معمەلێکی شامپۆ هەیە لەگەڵ دوو معمەلی تربان هەیە ئەوانە لەوانەیە ڕێژەی تقریبن 1000 گەنج وەکو گەنج و هێزی کار و ئەوانە و بە خەندی پسپۆری جیاوازشوە تێیدا سوودمەندەوە نەکردوەوە کە حسێ مەسەلەن لە ڕێگەی ئەکی دێرە مەسەلەن سەرمایه‌داری تێدا بتوانن لە ڕێگەی و سەرمایه‌دارانەوە مەسەلەن هەلی کاری زیاتر پرۆژەی زیاتر هەم ناوچەکە سوودی لێ ببینەوە هەمیش بتوانن کە گەنج جێگە بکەنەوە. بەڵێ لە ڕاستی ئێستا لە تقریبن مانگونی یەک دوو مانگ پێش ئێستا بەڕێز جێگەری سەرچۆ حکوومەت بەردی بناغەی پرۆژەی کارگەی شەکرداندرا کە ئەمە یەکێکە لە پرۆژەگەرنگ و استراتیزیەکان هەم بۆ سنوورەکەی ئێمە لە ڕووی کشت و کاڵیەوە لە بەرەوەی ناوچەکەمان ناوچەیەکی دەبارەوە هەموو فەحس و ینی خاچی بۆ کراوە باشترین شوێنە بۆ دروستکردنی پرۆژەیەکی گرنگی لەو جۆرە بۆیە ئەوە لانی کەم خەڵکێکی زۆر لە خەریجی کشت و کاڵ و لە ئەندازیار و لە پسپۆرە جیاوازەکان دەتوانن وەجگەلەوەی هێزی کار وەجگەلەوەی کە بۆ جوتیارانی سنوورەکە حدودی نزیکی 5,000 کەس دەتوانێت سوودمەند بێ لەو پرۆژەیە بۆیە بەڵام کاکزانە ئەمین یەک حقیقەتێکەیە لە هەر وڵاتێکدا ئەگەر استقراری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی نەبوو هەموو ئەو پلانان و بەرنامانە زۆر جار هەیە بە یەک حەدەسێکی سیاسی کۆی پرۆسەکە بەلایشکەدا دەڕوا لەوانەیە و مستەسمیریش لە وڵاتێکدا دێ ئیستیسمار دەکات کە بەڕاستی استقراری ئەمنی استقراری کۆمەڵایەتی و استقراری ئابووری تێدا هەبێ زۆر جار هەیە مجازەفە بە سەربەمایە و بە پارەکەی خۆیەوە ناکات. زۆر سپاس بۆ سپاس لەگەڵمان بن لە دوای ئەوەی کە لە ڕانیە کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتنمان ئەنجامدا بامان شێوەچین بۆ قەزای پشدەر و ناوەندی قەزاکە لە قەڵازێ لەگەڵ گەنجان و لەگەڵ بەرپرسە ئیدارەکان گفتوگۆکەین زانین هۆکارەکان یەک هۆکارە یاخود لە ناوچێک لە شارێک بۆ شارێکی تر جیاوازیە لەگەڵمان بن دەینە وڵاتە. بەڕێگاوین بۆ قەڵازێ لەگەڵ هاوکارەکانم بەر لەوەی بڕۆین بۆ قەڵازێ لەگەڵ یەکێک لەو کەسانەی کە هاوکاریان دەکات یا خۆت بە جۆرێک لە جۆرەکان دایان پەڕێنێتەوە لەو دیوی سنوور پەیوەندی پێوە دەکەین بزانین ڕێگاکە چۆنە بزانین سەختیەکانی بەردەم ڕێگاکە چۆنن لەگەڵمان بن بەڵکو بتوانین لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیەکە جێبەجێ بکەین. ئەم کاتت باش کاک محەممەد سپاس دەکەم بە ڕێزی هەر بژی سپاس دەکەم. ئێمە لە ناو بەرنمەیەک داین من ئەمەوێ دوایەوە ژمارەیەک لە گەنجمان دواند لە ڕانیاوە لە قەڵازێ باس لەوە ئەکرێت کە لە شاوێکی زۆری گەنج ڕووەکاتە ئەستەمبوڵ و ڕووەکاتە وڵاتی تورکیا بۆ ئومێدەی بگاتە وڵاتانی ئەوروپا لای ئێوە بەڕێزت کە هاوکاریانەکەیت یا خۆت بە جۆرێک لە جۆرەکان ئاگات لە کاروباری ڕۆیشتنەکەیە چۆنچۆنیە و ژمارە و گەنجانە چەنددا و سەختی ڕێگاکە چییە؟ زۆر سپاس کاکە زاناجان بۆ پەیوەندەکانتان و دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی لە ئێستایا کاکە زانان دۆخی گەنج لە ئەستەمبوڵ و چ لە کوردستان زۆر قورس بووە خاستان گەنجێکی زۆر لە ئەستەمبوڵان بۆتەوە بە حکمیەوەی کە ئەم پەتاری کۆرۆنایە لە ئارایە بوو تایەتی تقریبان 5 مانگ 6 مانگە لێرە ماوەتەوە تایەتی 4 مانگە ماوەتەوە لێ شاوێکی زۆری گەنجان هەیە لە کوردستانەوە بەتایبەت بۆ شاری ئەستەمبوڵ. ئەمە پەیوەندیی تەلەفۆنی بوو لەگەڵ یەکێک لەو کەسانی کە لە ئەستەمبوڵ یارمەتی ئەو گەنجانە یاخ بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە بۆ گەنجانەوە ئەکەن بۆی بپەڕنەوە بۆ سنوورێکی خۆی ئەڵێت کە دۆخەکە زۆر قورسە و ڕێگاکە زۆر سەختە بە هۆکارێک بە کۆمەڵێک هۆکارەوە با بچین لەگەڵ ژمارەیەک گەنجی تر قسە بکەین و بەرنامەکەمان بەردەوامە بێ. لەگەڵ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆ دەکەین کە نوێنەری خەڵکی پشدەرە ڕەنگە زۆرێک لە کەسوکاری ئەو گەنجانەی کە ئەستە سەری خۆیان هەڵگرتووە
دەنجیان پێدەبیش بەڕێز هاوسەر هۆشیارە کاک هاوسەر سڵاو لێبێت سپاس بۆ دەرفەتە ئێوە ماشەڵڵا جەنابیشت گەنجیت ئاگال لێ لەو لێشاوەی کە لە قەڵازێ هەیە لە ڕانی هەیە کار دەکەنە ئەوروپا هۆکارەکەی لای ئێوە دەست نیشان کراوە و بۆچی دەگەڕێتەوە دەستاتان خۆش بە کاکزانە دیارم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگەوە بابەتێکی هەنووکەیشە پێویستە لانی دەسەڵاتدار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی لە پێش هەموو سێکتەرەکانی کە بەڕاستی لەسەر بابەتە بکاتە قەزەیەکی گەورە و لەسەر مێزی گفتوگۆدانیشە بۆی چارەسەری بکە ئەگەر فریان نەکەوین زۆر کەس قسە و باسی لەسەر کردەوە باسێکی گەورە لە میدیا لەسەرم بابەسە دەکرێت بەڵام بەڕاستی گە فریان نەکەوین کارەساتێکی گەورە لە کوردستان دەخوتەوە کارەساتێکی مرۆیی گەورەمان لە دەست دەچێت مەسەلەن ئەبینی ڕۆژانەکە گەنج لەو شارە ئەڕوا و مەسەلەن ئەوەی ڕۆژانە دەیبینین ئێمە جگە لە شارە گەورەکان بەتایبەتیش ئەو شارە بچکانەکە شارێکی مەلکوب و داخراوە ینی دەرفەتی ئیشکردنیان زۆر کەمە دەرفەتی ئیسtismار ئەوانیان زۆر کەمە دەرفەتی ینی هەموو ئەو دەرفەتانەی کە لە شارە گەورەکان وەجگە لە کوردی لە وڵاتانیش کە بۆ گەز فەرهام کردووە لەم شارە تێیدا نیە ینی هەم دەسەڵات مەلکوبی کردووە هەم ئەم دەرفەتانە بەڕاستی دەسەڵات هیچ دەرفەتێکی وای نەهێشتۆ بۆی گەنج گەنجیش ناچارە بەڕاستی کە هەلیکاری گەنج لەم شارە چیە بەداخەوە لەم شارە هەلیکاری تێدانێت تەنها تاکە سەرچاوی بژی بۆ خەڵک کە بژەی دەستکەوێت کۆمەڵی خەڵکی ئەیش مەحدودە چێلێمان هەیە مەرزی چێلەیەکە هیچ بەداخەوە چەندین ساڵە دوای هەوڵ و قوربانێکی زۆر دوای ئەو هەموو هەوڵەکە لەلایەن کەس و کاری شەیدان و خەڵکی خۆشەویستی ئەو شارە و گەنجان و کاربەدەستانی پێشووی ئێساشەوە دەکرێت بۆی بەنێو دەوڵەتی بکرێت ئەوش بەڕاستی لەلایەن لەبەر کۆمەڵێ مەرامی سیاسی ئەوەی کە ئێرە بکرێ بەنێو مەردی نێو دەوڵەتی لەوانەیە حاجی ئۆمەران سقوت کە لەوانەیە مەرزی کە سقوت کە ئەنی ئەوەش سیاسیانی دیسان لێرەش بوونێتەوە باجیەوەی سیاسی هەڵی حکومەتی دیسان هەر گەنج دیسان خەڵکە فەقیرەکە بازەکەیدا هیچ سەرچاوەیەکی بژێویتیانی تێدانێ ئەوەی کە تێدایەتەنە ئەو کۆمەڵە خەڵکە مەحدودەیە کە تەنها چاوەڕێی موچەیە ئەوەی کە موچەشک بە خۆ دەیبینی ئێستا وەزی موچەخۆری هەمووی سانێک ئاوا دەخوازەکە ئێستا موچەخۆر نەبێت پەیامی ئێوە وەکو ئەندامی چەند جومەنی پارێزگا وەکو گەنجێکی پشدەر بۆ حکوومەت و بۆ گەنجان چی پامی ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لانی پەیوەندیدار ئەوەیە کە بەڕاستی جگەل لەوەی ئێمە سەرۆتێکی مرۆیی تاقەیەکی گەورەی و بەرهێنەرمان لە گەنج و ئەوانە دەست دەکەوێت بەڵام جگەل لەوەش ئێمە ئەگە فریای نەکەوین بەڕاستی گەنجمان جگەل لەوەی کە کۆز دەکە بەشێکی بەهۆی هاوسنووریمان لەگەڵ حدودی ئێران و سنوورێکی فراوانمان تووشی خراپەکارێکی لەسەر موادی مخدیر و ئەوانە بەڕاستی کارەسات ئەمە ترسێ لێرە کارەساتی گەورەتر لە کۆچ بۆ ئەوروپا مەسەلەی موادی مخدیرە ئێستا وەرە متابعی سزنەکان کە متابعی و کەسانێکە کە لە دەگاکانی گرا دەبنەوە گەنجی ئێمە زۆربەی توش بووە بەڕاستی دەسەڵات هیچ لێ پرسیینەوەیەک نییە و دەسەڵاتەوەی کە دەشیکە بەڕاستی لەوە چێ خەڵکی گەورە و خەڵکی معاملی گەورەوانەی لە پشتە گەنجەکەش بە دوو دەکەوێت بۆیە پێویستمان بەوەیە کە بەڕاستی فریای ئەو بکەین جگە لە کۆچەکەش لە هەمووی کارەسات بارتر و خەفەت بارتر و گەورەترە زۆر سپاس بۆ کاکاوسەر سپاس بۆ کوسات هیوادارم ئەو خەمانە ببنە خەمی گشتی و بتوانین ڕێگە لەوە بگیرێکە گەنج لەو شارە و لە شارەکانی تری هەرێمی کوردستان کۆز نەکات لەگەڵ گەنجان دەدوین بزانین هۆکارەکان زیاتر لە قەڵازێ چییە ئەلبەتە دەمانەوە زۆرترین گەنج چالاکوان ئەوانەی کە ئاگان لە خەمەکانی گەنجانی قەڵازێ گفتوگویان لەگەڵ کە یەکێشتر لەوانە کاکەمزەیە کاگەمزە تۆ وەکو گەنجێکی قەڵازێ وەکو چالاگوانێک هۆکاری ئەو لێشاوە زۆرەی گەنجانی قەڵازێ پشدەر ڕاپەڕین بۆچی دەجێڕێتەوە بەداخەوە ڕۆژانە ئەوەی کە دەیبینین بەتابەت لە دەڤەری پشدەر گەنجانێکی زۆر ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن دیارە کۆمەڵک هۆکاری سەرەکی هەیە کە بووەتە هۆی ئەوەی کە گەنجانی دەڤەرەکەی ئێمە ڕوو لە ئەوروپا بکەن هۆکاری یەکەم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێکی جددی لەم دەڤەرە نەداوەتەوە خۆتان نەزانن کە ئەگەر سەیری هەموو شۆڕشە یەک لە دوای یەکام بکەین لەم دەڤەرەوە لانکەی شۆڕش و خەباتوە لێرەوە خەباتەکان دەستیان پێکردو و دواتر چوونە شارەکانی دیگە بەڵام بەداخەوەی دەبینین کابینەکان یەک لە دوای یەک کابینەکان هیچ ئاورێکی جددیە ئەوتوان نەداوەتەوە کە لە خەمی ئەو گەنجانە دابن لە خەمی خەڵکی ئەم شارە دابن ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەم بەداخەوە لەم 4 ساڵی پێشودا کە حکومەتێکی خۆجێی هەبووە لەم دەڤەرە بەتابەتی لە قەڵازە نەیتوانی وەک پێویست ئاورێکی جددی خەمی گەنجان بداتەوە بە نەبوونی کۆمەڵێک شوێنی بۆ گەنجان کە بتوان کاتەکانی خوان تیدا بەسەر بن هەروها نەتوانراوە لەم دەڤەرەکە
ئەم دەڤەرە و دەوڵەمەندە بە کۆمەڵێک وەکو لە ڕووی گەشتیاریەوە کە کۆمەڵێک ناوچەی گەشتیاریمان هەیە بتوانین کۆمەڵێک شوێنی گەشتیاری تێدا بچکەن بۆی گەنجەکان کاتی خۆیان تێدا بەسەر بن نەتوانراوە دەرفەتی هەلی کار بڕەخسێن بەکردنەوەی کۆمەڵێک کارگەی پیشەسازی بۆ ئەم دەڤەرە کە خۆتان دەزانن لە ڕووی کوشتتوکاڵیەوە دەڤەری پشدەر ناوچەیەکی گەورەیە ناوچەیەکە کە دەتوانین بڵێن زۆربەی ئەگەر دەرفەت هەبێت و ئەگەر حکومەت و ئیدارەی ئەم دەڤەرە ئاوڕێکی جددی لەم گانجانەی دابایە دەتوانین کۆمەڵێک لە ڕووی کەرتی تایبەتەوە گەر حکمیش نەبێت دەتوانین لە ڕووی کەرتی تایبەتەوە کۆمەڵێک کارگەدا بمەزێن بۆی گەنجان دەرفەتی هەلی کاریان هەبێت و بتوانن ئیشکان بەتابەتیش لەبواری تۆ هەست بۆ کردووە مەسەلەن ڕۆژانە خەڵک دەوروبەری خۆت هەوڵی ئەوەدەن ئەو شارە ئەو وڵاتە جێبێڵن بەڵێ بڕنایەوە خۆ دەزانانی ئێمە لەناو توێژێکدا ئیش دەکەین کە توێژی گەنجان و خوێندکاران و لاوانن بەداخۆ هۆکاری سەرەکی ئەوەیە سەریکە ساڵانە کۆمەڵە خوێندکار کۆمەڵە گەنج تەخەڕوج دەکەن لە زانکۆ و پەیمانگاکاندا بەداخۆ ناتوانن هیچ دەرفەتێکی هەلی کاریان نییە ناچارە ئەگەر ئیش هەبێ ئەو ئامادەی ئیشکا بەڵام بەداخەوە هیچ دەرفەتێک نییە کە لێرە بتوانێت ئیشکا بتوانێت ماڵ و ماڵ خۆی بە بەڕێوە بات بەڵام بە قەناعەتی من هۆکاری سەرەکی ئەوەیە کە دەبوو حکومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی دابایەوە لەو گەنج و لەو لاوانە سپاس بابێک بچینە لای ژمارەیە گەنجی تر بزانین قسەی ئەوان چییە؟ کاگازا چۆنی؟ دەبێت لەسەر کۆچی گەنجان قسەم بۆ بکەی مەسەلەن هۆکار چییە بەو ڕێژە زۆرە گەنج لە دەڤەری پشدەر لە ڕاپەڕین کۆچ دەکات بۆ ئەوروپا چۆن بتوانین ئەو سەرمایە مرۆیە ینی بهێڵینەوە لێرە و وا بکەین کە گەنج نەڕوات دیارە بەداخۆ ماوەی ئەوە نزیکی 7 ساڵ دەبێ هەرێمی کوردستان بەردەوام قەیران بە قەیران دەستپێرێت ئەنێمە یەکێکە لە گرفت و کارەساتە گەورەکان نێم وڵاتی ئێمەکە لە هەموو جیاندا لە هەموو وڵاتێکدا گەری ڕوودانی ناخۆشی هەیە قەیران هەیە کارەسات هەیە هەموو حاڵەتی پیداواریدا بەڵام بەداخۆ لای ئێمە قەیرانەداریایەکە ماوەیەکی یەکجار زۆری خان ئەوەش کە وای کرد ساڵ بە ساڵ بارگرانی ژیان و گوزەرانی هاوڵاتی تاکی ئەم وڵاتە خراپتر بێ ئایلەکانی ئێمە لە دۆڵۆمەندۆ بۆ وەسەط و لە وەسەط و بەرەو فەقیر ڕۆژیانیەتە بەرەوە دەچێت کە چینی وەسەڵی لە هەرێمی کوردستان بەرەو کەمی دەچێت بۆیە ناچار ڕۆژ بە ڕۆژ هەلی کار کەمتر بووە تا گەیشتەوە ئاستی کە ئێستا لە نەخوێندەوارێکەوە بۆ دکتۆرایەک لە خەڵکی جۆرا و زۆر خاوەن شەهادە بڕوان نامە و گەنج و تەنانەت ئەوانێک کە لە پێشتریشدا کاریانە بۆ ئێستا ئەمڕۆ بەداخۆ بێکارن خەڵک هەیە مەسەلەن تۆ ڕۆژانە ئێستا ناو قەڵازین خەڵک هەیە گەنجە ناسی مەسەلەن هەوڵدا بڕوە مەسەلەن لێت نەپرسیەوە بۆچی لە ڕۆی هۆکارێک تایبەتایە هۆکارەکە گشتیە زانی ڕەنگە پێویست نەکا لە کەس پرسی بڵێ بۆ دەڕۆی هیچ کەسێک نییە ماڵی خۆی نیشتیمانی خۆی وڵاتی خۆی خۆش نەوێت پێمانیانی تۆ ئینسانێک لە تەمەنێکی 20 ساڵە لە شوێنێک دەژی لە وڵاتێک دەژی زمانەکەی زمانی دایکی کووردە بە کوردی لەدایک بۆ لە دایک و باوکێکی کورد لەدایک بووە و میلەتێکی عاتفی لەدایک بۆ وڵاتەکەی خۆی خۆش نەوێت بەڵام کاتێک دەبینە هیچ ئایندەیەکی ڕوونی نییە هەلێکی وان نیە دەفەتێکی کاری بۆ ناڕاستێ ناتوانێت بە خەونەکانی بگەن ناچارە بە دوای وڵاتی دووەم دادەگەڕێت بە دوای نیشتیمانی دووەمی خۆی دادەگەڕێت بەداخەوە ئومێد دەکەین ئەم دۆخانە تێپەڕێ ینی بۆ هیوایی دۆخە سیاسەکانمان بەرەو باشی بڕوا کە دۆخی سیاسیمان بەرەو باشی بڕۆ هیوای ئەوە هەڵدەستن بێتکەوە دۆخە ئابوووریەکەشمان بەرەو باشی بڕوە بەڵام بەداخەوە ئێستا ئەم گەشتبینیە نیە ئەوەی کە ئەم لێ شاوە زۆرەی گەنج دەڕوات زۆر جێگەی نیگەرانیە زۆر سوپاس دەکەم سڵاو لێ بێ هاوڕێ لای تۆ هۆکارەکەی بۆچی دەجێڕیتەوە کۆچی گەنجان لە قەڵازێەوە بە گشتی لە ڕاپەڕی بەڵێ من خۆم وەکو کاری ڕۆژنامەوانی خۆم کە ئەمشە دەکەم من لە یەکێک لە نووسنگەکانی وەرگرتنی قبوڵی ڤیزا پرسیارم کرد لە ماوەی تەنیا 4 مانگدا وتی من لەم شاری قەڵاتزەیە وتی 500 گەنج هاتوونەتە لای من بۆ وەرگرتنی ڤیزەی تورکیا ئەمە تەنیا لە یەک نووسنگە لە قەڵاتزێ دیارە 3 نووسنگەی دیاری
وەرگرتنی ڤیزا وەرگرتنی ڤیزەی لەیە لەیەک دانیان 500 گەنج قبوڵی وەرگرت بێ یعنی ئەی دەبێت بە کۆی گشتی چەند گەنج ڤیزەی وەرگرت بێت لە کاتێکدا کە ئامارێکی دروست لەبەر دەستدانیە بەداخەوە بۆ لە دەستدانی ئەم سەرمایە مرۆیە من پرسیارم کردوە لە گەنجان کاتێک کە دەڕۆن هۆکاری ڕئیسیان نەبوونی هەلیکارە بە تایبەتی لەم شارەی ئێمەکە یان بەگشتی تر بڵێن دەبەری ڕاپەڕین و بە تایبەتی تر شاری قەڵازێکە مەنطقەیەکی سنووریە هیچ دەرفەتێکی هەلیکار نییە نەدامەزراندن هەیە لە کەرتی حکوومەت لە کەرتی تایبەتی وەکو دەبینین ڕۆژ بە ڕۆژ یعنی قەیرانەکان لەم وڵاتە قوڵتر دەبنەوە هیچ تایبەت ئەوەی کەم دەبینم زیاتر نەبوونی دەرفەتی کارە بۆ گەنجان کۆمەڵە کەسانێکی تریش هەیە کە هەلیکاری باشیان هەیە و ئەم وڵاتە بەجێ دەهێڵن کاتێک پرسیارم لە ئەمانیش کردووە هۆکار چێ لە کاتێکدا ئێوە ژیانی دارایتان لێرە تامینە کە ئەم وڵاتە بەجێ دەهێڵن ئایندەی سیاسی ئەم وڵاتە بە باش نابینن ئەمانش بۆیە چارەسەر چێ بۆ ئێمە وا بکەین ئەو کۆچە بوەستێ مەسەلا چارەسەرەکە لای حکوومەتی هەرێمی کوردستانە یەکەمیان ئەگەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو ئەمە پێش 2013 بینیمان خەڵک لە ئەوروپاوە داهاتەوە وڵاتەکەی خۆی مۆزۆ چی بوو مۆزۆ ئەوە بوو کە هەلیکار هەبوو لەم وڵاتە گەنجێک بە ئاسانی دەیتوانی هەلیکاری دەست بکێ و ژێژیانی خۆی دابین بکە ئەگەر نا باوەڕ ناکەم هیچ گەنجێکی خوارە ساڵ زۆربیان ئەو تەمەنان دەڕۆن بای ئەو عاتفیان بۆ دایک و باوک و خوشک و برایان هەیە بۆ وڵاتەکەی خۆیان هەیە کە وڵاتەکەی خۆیان بەجێ نێڵن دایک و باوکشیان پشتگیریان دەکەن کاتێککە ئەم گەنجانە دەڕۆنە دەرەوەی وڵات چونکی دەبینێ باوکێک دەبینێ چوار کوڕ و چوار کچی لە ماڵەوەیە خوێندنیان تەواو کردووە هیچیان هەلیکار و هەلی دامەزراندنیان سەرەتا دەمێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ بکەم وەک دەزان ئێستا کوردێکی زۆر ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکات بە تایبەت بۆ یۆناان و ئەوروپا ئەو پەنابەرانشی کە دێن لە وڵاتی تورکیا ئەمێننەوە بە هیوای ئەوەی کە بگەن وڵاتێکی تری ئەوروپا ڕێگای تورکیا بۆ یۆناان بەڕاستی سەخت بووە بەهۆی ئەوەی ئێستا سەرسونولەکان پڕ بوون لە پۆلیسی ئەوروپی و ئیتفاقیا کردووە لەگەڵ پۆلیسی تورکیا و یۆناان بۆ ئەوەی ڕێگری بکەن لەو پەنابەر و لەو کۆچبەرانی کە لە تورکیامانەتەوە دەبینن ڕۆژانە بە لێشاو خەڵکی کوردستانی باشوور لە تورکیا دەکەن بەو هیوایە بگەن ئەوروپا بەڵام نازانن کە لە وڵاتانی وەکو تورکیا و یۆناان ئەوروپا چی چاوەڕێیانە دیاترین نیشان بینیمان کە چەند هەفتەی پێشوو پاسێکی بچووک کە هەشت کوردی هەڵگرتە بوو دوانیان خەڵکی مەریوانی کوردستانی ڕۆژهەڵات بوون شەشیان کوردستانی باشوور بوون کە بەداخەوە بەهۆی سەرئی سارەکە کە لە ڕێگاکان لێخوری بۆ ئەوەی نەگیرێن دوانیان گیان لە دەستدا کە خەڵکی مەریوان بوون شەشیشیان بە سەختی بریندار بوو کەوتنە نەخۆشخانەکانی وڵاتی یۆناان هاچی ڕێگا ئاویەکانیشە لە ئێستادا سەخت بووتەوە وەکو دەبینن کە ڕێگای تورکیا بۆ ئیتالیا نزیک 6 بۆ هەفتەیەکی پێ ئەچێت بەڕاستی ئەمەش کارەساتە و جریمەیەکی سەختە بۆ ئەوی پەنابەر ئەو ڕێگا ببڕێت ئەڵبەت ئێمە لە قەزای پشدەر هاتوینەتە ناو شاری قەڵازێش یەکێکە لە قەزاکانی سنووری دایرە ڕاپەڕینکە ژمارەیەکی زۆر گەنجی هەم ناو شار و هەم ناحەکان و گوندەکانی دەوروبەری ڕۆیان کردوتە ئەوروپا گەنجەکان قسەی زۆرا و زۆریان کرد لە قەزای پشدەر ئەلبەتە هەر یەکە بە جۆرێک تعبیر لەو پرساکە ئێمە پرسیارەکەین لە بەڕێز قایمقامی قەزای پشدەر کاک بەکر باعیس کاک بەکر سڵاو لێرە سواز بۆ دەرفەتە گەنجانی پشدەر و گەنجانی ڕاپەڕین بە ئامباز دەوەکەن کە بێزاری و بێکاری و بەشێکی هۆکارەکان گشتی بەشێکی بۆ کەمی هەلیکارە لەو دەفەرە ئێوە هۆکارەکەی بۆچی ئەجێڕنەوە و بەرپرسێکی ئیداری لە سنوورەکە کە گەنج بەو شێوە بەو لێشاوە کۆچەکە بۆ دەرەوەی وڵات دیارە بەداخەوە گەنج گەورەترین سەرمایەی هەر وڵات و دەوڵەتێکە هەموو وڵاتانەی کە سەرجەم پێداویستەکانی ئیدارێکی سەرکەوتویان هەبێ کە گەنجیان بە پێی پێویست نەبێ ناتوانانی ئیدارێکی سەرکەوتو دروستکەن زۆر بەداخەوە وڵاتی ئێمە ئێستا وەکو خۆتان باستان کرد شەپۆلێکی گەورەی کۆچی گەنجان بەرەو هەندەران دەستی پێ کردووە بەرەنجامەکانی ئەو شەپۆلی کۆچە من پێم وایە لە ئایندەی زۆر نزیکدا دەردەکەوێت لە باش چۆن بڵێن ینی لە نزیکترین لێکەوتەدا ئەو ڕێژەیە کە لە جملەیەکی سەرنج ڕاکێشت دوت بە ڕێزت لە ماوەی ڕابردووتت کۆمەڵگەی ئێرە ئەو دەفەرە بەرەو پیری ئەچێ گەنجمان نامێنێت ئەمە لە واقع ئەوە بوو مەسەلە لە چیەوە بوو ئەو هاوارەی لە بەڕێستان من لە یادی ساڕۆژی 24 وتم ئەگەر
حکوومەتی هەرێمی کوردستان یا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان فریای ئەو کۆچە نەکەوێت کە گەنجان بەرەو هەندەران دەستی پێکردووە لە ئایندەی زۆر نزیکدا ئەم وڵاتە دەبێتە مەملەکەتی پیر و بەساڵات شوان ئەوە لە نەتیجێ ئەوەیە کە ئەو عەدەدە زۆرەی گەنج کە هەم لە مرکزی قەڵازی و هەم لە حوزی پشدەر دەستی پێکردووە بەرەو هەندەران یعنی لە نزیکترین وەختدا ئەو تەوازونە تێگەدا لە نێوانی کوڕ و کزدا ینی ئەوە عەدەدێکی زۆری کوڕ لە ڕوا کز بەجێ دەمێنێ ئەوە کەمترین فرسەتی زەواج و هاوسەرگیری بۆ کچەکان بەجێ دەهێڵێ ئەوەش ینی تەسیری دەبێت لەسەر سڵ ئەوەی کە پێی لەون تێ بنیانی مجتەمەعی یا پێکاتی کۆمەڵایەتی لەسەر تەنانەت لەسەر سلمی ئەهلی دەستی کار کەم دەبێتەوە حتا تەکار دەکاتە سەر ئەوەی کە هێزی بەرگری و هێزی شەڕکەری ئەوەی کە لەنا هێزی پێشمەرگەدا ئەوانە هەموو کاریگەریەکانی پێوەیە من پێم وابێ خۆکارەکەی کە تۆ پرسیارەکەت کرد من پێم وایە گەنج ناحەقی نییە کە سەری خۆی هەڵدەگرێت ڕاستەکەی وڵاتە بەجێ دێڵێ لەبەرەوەی هەچی تەمەنا و خولیا و خەیاڵی گەنج هەیە کەس گوێ لێ ناگرێت هەنی لە جێتی ئەوەی دەسەڵاتی کوردی بێ سەرجەم ئەو خولیا و تەمەنایانەی گەنجان کا بە پرۆسەیە یا بیکە بە استراتیژێکی نیشتیمانی بۆی کارکار لەسەر میکانیزمێکدانێ بۆ جێبەجێکردنی ئەو خولیا و تەمەنایانە من پێم وابێ لەو کاتەدا کۆچی پێسەوانە دەست پێ دەکاتەوە کە کاری گەورەی دەبێت لەسەر ئاوەدانی کوردستان بەسەر ینی دروستبوونی ئیدارەیەکی باشە کاک بەکرد ئێوە بەشێکی زۆر لەو گەنجان باز لەوە دەکەن کە پەیوەندی بە حکوومەتەوەیە ئێوەش بەشێکن لە حکوومەتێکی بچووکراون دەسەڵاتەکان بەو شێوەی یاخود تەواوی گرفتەکان بۆ گشتی ئەنجامیان سەرەوە دەزانی چۆنە یعنی ئەم پێم وابێت ئیدارە بۆ خۆی وحدێکی متەکامیلە لە بینی لەسەرەوە بۆ خوارەوە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە تا دەگاتە بچووکترین فەرمانبەری خوارەوە هەمووی پەیوەندی بە یەکۆکە نە هیچ وەزیرێک نە هیچ محافیزێک نە هیچ قایمقام و مدیناحەیەک ناتوانێت بە هەشتێک لە زۆنێکی تایبەتدا دروست کات و لە کاتێکدا کە حکوومەتی یاریمی کوردستان لەسەرەوە بەرنامەی نەبێ بۆ ئیدارەدانی گەنج و بۆ سەرجەم داویکردنی سەرجەم پێداویستەکانی کۆمەڵگا کە گەنج بەشە هەرە سەرەکیەکەیەتی ئەو کاتەکەم پێما بێت ینی کە حکوومەت بەرنامێکی لەو بابەتەی هەبوو من پێما بێت ئەوەی دیراستان کرد بێ لێرە گەنج لە قەڵازێ بچیەوە خەریکە بە زۆری مەسەلەن خەریکی چ ئیشێکە گەنجی ئێمە بەداخەوە لە سنووری قەزاقی ئێمە لەبەرەوەی قەزای ئێمە هەم شوێنێکی دوورە دەستە هەم شوێنێکە کات خۆی ڕاگوێزراوە ئێستا دەرەنجامەکانی ڕاگواستن بە سیمای شار بە ناخی تاکەکانی ئەو کۆمەڵگایەوە دیارە ئەنی من جارێککە دێڵێمەوە جێگای داخەکە حکوومەت یاریمی کوردستان نەیتوانیوە کەمەنتقێکی ئاوە ڕاگوێزرا و دوورە دەست ئەنی گرنگێکی وای پێ بدات کە بارتەقای ئەو ماڵ وێرانیانەی کە بەسەر خەڵکات و بەرنامەی هەبێ بۆ ئەوەی ئەنی کۆمەڵگا بێنێتەوە سەسکە ئەسڵەکەی خۆی لە سنووری ئێمە تەنها مەرزێکەیە کە چەند سایقێک کاری تێدا دەکات دەباقەکەی هەر هەمووی چاوی لەو معاشەیەکە یان لە موچەیەکە وەکو فەرمانبەر و پێشمەرگە وەری دەگرێت کاویش لە کاتی خۆی دانا پەیامی تۆ بۆ حکوومەت بە پرسە باڵاکان هێز و لایەنە سیاسیەکان بۆی ئەو کۆچە پێچەوانە ببێتەوە وا بۆ گەنجان چیە من پێم وابێت ینی پەیامی ئەوەڵ و ئاخیرم چاکسەزیە لە نام و دەستگاکانی لە سیستەمی ئیدارەدانی ئەم وڵاتەدا بە جۆرێکی واکە خەڵک دڵنیا بێ لەوەی کە ئەم وڵاتە لەلایەن دەستێکی ئەمینەوە ئیدارە دەدرێت و ئەو داهاتەی کە لەم وڵاتە کۆ دەکرێتەوە کۆی داهاتەکە دەبێت بە قوت و موچە و بە خزمەتگوزاری بۆ خەڵک من پێما لە سەڵاتی هەرێمی کوردستان لە سەڵاتی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنی ئەگەر ئەو بڕیارە نەدا من لە هەندەی زۆر نزیکدا پێم وابێت ئەم وڵاتە بەرەو بەداخەوە ینی جۆرێک لە داڕمان دەڕوا کە دواتر ینی پەشیمانی دادی کەسمان نادا کە وڵاتێک خەلەلی کۆمەڵایەتی قوڵی تێدا دروست بوو ئەو کاتە ئەنی نازانم ئەنی خڵایی کۆمەلگا تێک دەسێت کە گەنجی تێدا نەما کە خڵایی کۆمەلگا تێک چوو ئاسایشی کۆمەلگا تێک دەسێت ئاسایشی کۆمەلگا تێک چوو کۆنتڕۆڵکردنی کارێکی ئاسان نییە. سپاس. لە کۆتاییدا بێ بڵین کۆچ لە دەرزەمانەوە هەبوو و هەر کۆچە و بە هۆکارێک و هەر کۆچە و بە زۆرێک هەبووە بەڵام ئەو کۆچەی کوردان کۆچێکی جیاوازە و سەرمایە هەرە گرنگەکەی هەرێمی کوردستان دیسان کۆچ و ڕەو دەکەن بۆ وڵاتانی ئەوروپا. ڕاستە هەمومان لە شوێنی خۆمان نیگەرانی و گلەی و ناڕزایەتیمان هەیە بەرامبەر کەم و کوڕی و بەرامبەر
نەعەدالەتی و بەرامبەر کۆمەڵێک پرسی ژیان و پەیوەند بە ژیانی هەر یەکێکمان بەڵام ڕاستتر ئەوە نییە بیر لەوە بکرێتەوە لەبری ئەوەی ئەم ڕێگەنا دیار و ئەم ڕێگەنا هەموار و ئەم ڕێگە سەخت و دژوارانە بگرینە بەر بۆ بەجێهێشتنی نیشتیمان لێرە هەمومان بێکەوە دەست بخەینە ناو دەستی یەکتری و کار بۆ چارەسەرکردن و بنبڕکردنی کێشە و گرفتەکان بکەین و نیشتیمانێک ئاوا بکەین کە تێیدا هەمومان جێگەمان تیا بێتەوە بە خۆشگوزەرانی و ئاسوودەیی. ئەم بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان و بە هیوای ئەوەی هەر یەکێک لە ئاستی خۆمانەوە بیر لە دەرەنجامەکانی ئەو ڕێگا سەختونە هەموار و دژوارە بکەینەوە کە سەدان ڕۆڵەکانی ئێمەی تێدا بۆ قوربانی.